خۆشەویستانم سڵاو و خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی لەم بەرنمەیەشدا سوودێکی دیکە و خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازار دەمانێت گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی بابۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بابزانین فرۆشیارەکان و دەستگێڕەکانی ناوبازار ڕاو بۆ چوونان چێ سەبارەت بە نرخەکان. بابەتەکەمان تایبەتە لەسەر قۆڕەخکاری و گرانفرۆشی. ئێمە دەمانوێت لەم بەرنمەیەدا جەخت لەسەرۆ بکەینەوە کە گرانفرۆشی نەکرێت، قۆرخی بازاڕەکان نەکرێت، چ لەلایەن بازرگانەکانەوە بێت، چ لەلایەن دوکاندار و فرۆشیارەکانەوە بێت. هەمومان دەزانین کە قەیرانی دارایی هەیە و خەڵکی لە حاڵێکی خراپدایە. ئێمە تەمەناکەین ئەم بەرنمەیە بێتە هۆکارێک بۆی کە دوکاندارە بەڕێزەکان و بازرگانە بەڕێزەکان هەمشتی باش بێن بۆ هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و هەم نرخەکان هەوڵ بدەن دای بشکێنن. خۆ ئەگە داشیان نەشکان هەوڵ بدەن نرخەکان لە ئەستی خۆیدا بمێنێتەوە زیان دەکەن لەسەر هاوڵاتیان بۆی ئەرکی سەرشانی هاوڵاتیان قورس نەبێت و هاوڵاتیان بتوانن ئەو شمەکانی کە لە ڕەمەزانە پێیان خۆشە بێکڕن بتوانن دەستەبەری بکەن. ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بابزانین پەیامی هاوڵاتیان و فرۆشیارەکان چییە سەبارەت بەم بابەتە. ئاگاتان لە خەڵک بێ وجدان تا بخەنە کار لەبەوە شت گران دەکەن کەسبکارەکانی ناو بازاڕ ئەوانەیە کە شت ئەفرۆشن و ڕۆژوان حەزی لەکە بە سعرێ بیفرۆشن کە بگونجێت لەگە بازاڕە. ئەوەنە کۆرخی هەلەکەن، ئەوانە کەسانێکن وجدانیان زیندوو نییە، وجدانیان مردووە، جار کەسی وجدانی مردوو بوو ئیمانیشی کەزە. نرخەکانی ئەمبە بە سێ بوو کردومانە بە دوونی و خۆماڵی بە چوار بوو کردومانە بە سێ. نرخی شمەکانی دابەزاندووە. ڕەمەزان و جەژن و عارفە و ئێستا هەر بە یەکساری پرۆژن ئینسانە بێ وجدانی بێت کە لێرایەت دەرەوە کەسابە دەبێت وجدانی خۆی مرتاحکە. ئەگەر ڕۆژوو بگرێ ئەبێ بازار خۆڕەغنەکە. وەڵی شت زۆر گرانە و حکومەتیش محاسبەی یەک شت ناکات. کرێ دوکانەکەم جارە بۆ دەرنهاتوە لەبەرەوەی وەسعی خەڵک باش نییە. ئەبێ هەمومان چاومان لەیەکترەوە بێ، هەم بە کرێکارەوە، هەم بە مۆزەفەوە، هەم بە دوکاندارەوە. ئەگەر چاومان لەیەکتر نەبێ خۆ حکومەت چاوی لە کەس نییە ئەمڕۆ. تا چەند هەوڵت داوە کە نرخەکان گران نەکەی لە مانگی ڕەمەزانە، سەعات لەسەر خەڵک زیان نەکەی، هاوکاری خەڵک بۆی خەڵک بتوانێت پێداویستەکانی خۆی لای تۆ بکڕێ. وڵی بە خێراتدانەکەم پێشەکی پیرۆزبایی ئەم مانگە لە هەموو مسلمانانەکەم. ئێمە شت گران ناکەین، ئەگەر لە بازار شت گران نەبێ ئێمە هەوڵین دایشی بەزێنی، بەڵام ئەگەر لە بازار ئێمە بە گران بیکڕین مەجبور گرانیکەین. باشە، بەڵام خەڵک پاساوێکی هەیە ئەڵێ زۆر جار گلەی ئەوەی هەیە لە دوکاندارەکان، ئەڵێ شمەکی وای هێناوە هی 6 مانگ لەوە پێشە بە نرخێکی هەزاندە کڕێوەتی، بەڵام لە مانگی ڕەمەزانە خۆی ئۆتۆماتیکی نرخی زیادەیە خادەسەر و واتە سەرفەتەکە کە تازە کڕێوەتی شتەکە، ئەڵێ هی کۆنە کڕێوەتی شتەکە هی پارە بۆ نمونە هی 6 مانگ لەوە پێشە ئەو بە هەرزان کڕێتی بەڵام زیایەکە. تۆ دەڵێ چی؟ وڵای ئەوە لەگەڵ ئەوانیم، ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژی ئەچم شتیانم بۆ بازاڕی سێل کە دوو کاتوێنەی نەم شتانەی ترکەم، بەس ئەوەی کە پێشتر کڕیوەتی هی 6 مانگ لەمە پێشەیە بە سعری دۆلاری نزمتر کڕێتی سەگرانیگە لە مانگە گوناحە خێری ناگات بەڵکو گوناحبار ئەبێت تێگەی. بەس ئێمە ڕۆژانە شت ئەکڕین کە ڕۆژانە شتمان کڕیتر هەر بۆ سعری فرۆشنەکە بە ڕۆژانە ئیکڕین. لەلای خۆتۆ بڕیارت داوە کە نرخ لەسەر خەڵک زیاد نەکەی، ئاگا لە حاڵی خەڵک بێت، خۆ دەزانی پارە نییە گرانیە. زۆر ڕاستە تەواوە، بەس خۆ ئێمە دەست ئێمە نییە، ئێمە لە عەلوەش شەکرین، لە عەلوەش سعات محدود بێ ئێمەش وەکو خەڵکین پێش ڕەمەزان چۆ بە ئەوەیە بە خەڵک، بەس ئەو پرسیارە بێ ئێوە لە عەلوەی کەن ئاگاتان لە خەڵک بێ وجدان تا بخەنە کار لەبەوە شت گران دەکەن، ئەوە سەرچاوەکەی عەلوەیە. ئەدی ئەگە گرانیش بەس تۆ خێرەی کەمی خەیتە سەر؟ ئەرە وەڵڵا چونکە خۆم بە ڕۆژووە بم ئەزانم جۆرە خەڵک فەقیرە، پارەی نییە، معاش نییە، ئاگام لە خەڵکە بەڕاستی. چی بەو کەسانە ئەڵێ کە شت لەسەر خەڵک گران ئەکەن؟ وەڵڵی ئەوەی تێ خوای گەورە ئاگادێتی وجدانە بێ وجدانی خۆیان خەنە کار. من خۆم بە ڕۆژووە بم لێرە
ئەبێ بزانم بۆچی بەڕۆژم کە حەزم لە ئاوە حەزم لە شووتیە لە نانە دەشتی خۆشە پارە پێ بیکڕم ئەبێمی ئاوە ئاگام لە خەڵک بێکەوە خەڵک ئەوەی پارەی پێ نێبیکڕێت. پەیامێکت هەیە بۆ فرۆشیارەکان بەگشتی؟ وەڵی هیوادارم هەر کەسێک لە ئاستی خۆیەوە ئاگای لە خەڵک بێ بە تایبەتی لەم ژوورفاکەوە نیموچێ و موچە نیە و قەیرانە و هەر کەسێک ئاگای لە هاوڵاتی و لە برای و لە کەسوکاری خۆی بێت. تا چەند هەوڵت داوە ویژدانە بخەیتە کار لە مانگی ڕەمەزانە ئەو خواردنەمەنەی کە تۆی فرۆشیت کە کاڵەیەکە لەو خواردنانەی کە بەڕاستی لە کاتی بە ڕۆژبوونا مرۆڤ زۆر حەزی لێ دەکات. تا چەند هەوڵت داوە نرخ لەسەر خەڵک زیاد نەکەی ئاگال لە حاڵی خەڵک بێت چون خەڵک بێپارەیە پارەی پێێنێ لەم قەیرانەدا؟ وڵی ئەوەی ڕاستی بێت وەکو وژدانمان ئاسوودەیە لەبەرەوەی شتەکە بە سعری خۆی فرۆشین یعنی گرانی ناکەین لەسەر خەڵک. تر بازاریش نییە وەک ڕەمەزەکانی تر نییە لەبەرەوەی کەس پارەی پێێنێ و مەعاش نییە وەک ساڵانی تر بازار نییە. هەوڵت داوە لەلایەن خۆتەوە کار ئاسانی بۆ خەڵک بکەیت بەپێی کەم خێدە سەر شتەکان بەپێی توانە بەپێی بازار بڵێ. چی بەو کەساناڵی کە قۆرخی بازارەکەن کە ڕەمەزانەکەن بە هەلێک کۆی قۆزنەوە و هەندێک ئەزی خۆی لە سەدەوڵم کە نرخ زیادەکە؟ وڵی تلەوەشەکەوێتەوە سەری وژدانی خۆی ئەو کەسە کە هەلێک بقۆزێتەوە بۆ ئەوەی پارەیەکی زیاتری دەست بکەوێ ئەوە بە ویژدان بنەوە جۆرە کەسانە جاگە وژدانیان هەبێ زەخم لەسەر خەڵکدا نانێن. پەیامەکەت هەیە بۆ خەڵک؟ وڵی هیوادارم کەسبکارەکانینەوە بازار ئەوانەیە کە شت ئەفرۆشن و ڕۆژوان حەزی لەکە بە سعرێ بیفرۆشن کە بگونجێت لەگە بازارە. ئەمە لە جوملە فرۆشەوە دەست پێکە ئەگەر ئێمە بمانێت شت هەرزانکەین ئەبێ لە علۆوە دەست پێ بکەین. مەسلەی بەقاڵ و خورما و ئەم شتانە ئەبێ لە جوملە فرۆشی علۆوە دەست پێ بکەین. ئێمە هیچ چونکە ئەو لەوێ ئەیا بە ئێمە و لا ئێمە بڵاو بێتەوە ئەوان نەقلێکن. جا معنای ئەوەیە ئەگەر ئەوان بە هەرزان بێن بە ئێمەوە منی ژیان بگرن ئەوەی پاڵمەیە بەهین ئەبێ بە منافەسە معنای گران نابێتەوە مستەوە. هەوڵ داوە لەگەڵ ئەوەشە کە ئەوان لەسەر تۆ گرانیان کردووە بەڵام نرخێکی خێری کەمی خێدەسەر. بەڵێ من ڕبعێکی خەمەسەر ئەو پەڕی مەگەر چلۆنها شتێک برین بەنەوعێکە و درەنگترە فرۆشیان شتێک هەرە پەڕێرە توان نیو دینار ڕبعێ بخەینە سەر شتێک. چی بەو کەسانە ئەڵێ کە قۆرخی بازار ئەکەن بەتایبەت لە ڕەمەزانە نرخەکان لەسەر خەڵک زیادەکەن پێ دوایە ئەمانە بە ویژدان بن کەسێکی دیندار بن پێ دوایە چی بنەمانە؟ وڵا بە هەلپەرستیان نەزانم ئەوەنە کۆرخی هەلەکەن ئەوانە کەسانێکن وجدانیان زیندوو نییە وجدانیان مردووە جار کەسی وجدانی مردوو بوو ئیمانیشی کەسە. ئەم خواردنەی تۆش خەڵک لە ڕەمەزانە زۆر حەزیلەکە من خۆم زۆر حەز لە ترشاتە لە ڕەمەزانە تا چەند هەوڵتان داوە نرخەکان وەکو خۆی بیهەڵنەوە و زیادەی نەخەنە سەر بۆی خەڵک بتوانێت پێداویستەکانی بکرێت ئەوەی کە حەزیلەتی بیکڕێ. نرخەکانی ئەمبە بە سێ بوو کردومانە بە دوونی و خۆماڵی بە چوار بوو کردومانە بە سێ زەیتونەکانی ژێر بە 6 و بە 7 ترشات زوو بە دوونی بوو کردومانە بە دوو یعنی نرخدا بەزاندووە خوا ڕزق بە ئیشەڵڵا. ئەمە یەکێکە لە نمونە جوانەکان کە مای دڵخۆشیە بۆ خەڵک ئەی چی بەو کەسانەڵی کە نرخ گرانەکەن؟ وڵای شتێکی جوان نییە و ڕەمەزان بە هەلەسانێکە شت گرانێک من کە خەڵک کەپارەی بێ نەبوو داواچ حەزی لێ بکە بەس بۆی نەکڕێت دا لە خەڵکەکەم ئاگاری خەڵکەکەنی کە من چوومە دەرەوە گاوڵاتی جێ و سەرجادەوەم دوکانداری تۆ نرخدا بەزانە بە خاتی ڕەمەزان هەر پێش ڕەمەزانیش لەبەر بێبازاری و لەبەر ئەوەی کە خەڵک بارێ بێنێ من بە شەریم هەبووە هاتۆ بای 50,000 بردووە پێش 6 مانگشە بێ نەبینی. ئەی هەوڵ داوە لە ڕەمەزانە نرخەکان زیاتر دابەزێنی بۆەوەی کە هەم پاداشتێکیشی بە بنووسرە لای خوا لەوە زیاتر ناتوانم ئەو دەبەشینەی کە ئەیبینی لێوایە بە 50,000 بۆ 150,000 پێیەوە هەر دەستیش ناکەوێت بەخوا سێ دەبم بە تەکلیف و تەکلیفکاری دەستکەوت. ئەم هەوڵاتێ بەڕێزە نرخی شمەکەکانی دابەزاندووە ئێمە هیوادارین هەموو فرۆشارە بەڕێزەکان چاو لەم بەڕێزە بکەن. ئەم شتانی ئێمە زۆربەی لە دەرەوەیت هی ئێرانە ینی تورکایە مانە خۆ لێرە خۆمانێت تا بڵێ سعرەکەیدا و بە دۆلاریت سعرەکانیشیان مەحدودە یعنی ڕبحەکانیان هەر 2,000 دینارە 1,500 دینارە بەڵام شت کە زۆر بوو خۆی بۆ خۆی دائەبەزێت. بینیمانە و ئەجزانین و ئاگاداری نەما ینی ڕەنگە لەبێ ئاگایی قسە نەکەین لە ئاگاداری خۆمان قسەکەین زۆر جاشتمان بینیوە لەمایەکەی زیاتر خێری خراوەتە سەر ئێمە بەسمان ئەمەیە ئەینا بۆ نمە تۆ ئەم گوێزە کیلو 1,200 خەرەسەر ڕەنگە شتێکی وا نەبێ بەڵام بەستم ئەوەیە لەمە ئێمەتیان نابێت نەوەڵات چلوێ جۆز لە 1,500 نازیاتر قازانج ناکە
وەختی ئەوەش قازانە بەس بازاڕی کە هەیە مەسەلەن کەمالیاتە احترامن پێڵا و فرۆشە لە ڕبحی خۆیان دایمە 150 خێرەکە تا چەند هەوڵت داوە داشکاندن بۆ نرخەکان بکەیت لەبەر خاتری مانگی ڕەمەزان لەبەر خاتری خوا بۆ ئەوەی کە هاوکاری خەڵک بی لەم نەبوونی و نەهامەتیەدا. بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو مانگی ڕەمەزان بەخێر و مانگی ڕەمەزان خێر و بەرەکەتە بەڵام وەکو شتەکانی ئێمە سیارەکانمان مەحدودە ئەوە نیە بڵێ مەسەلەن سیارەکانمان زیاد کەم ئەوانە ئەمە دەرزێنە لە مەکسیانە بە 55 دلارە 55 دلار حسابی 6000 و تقریبی 500 دینارەکە ڕەمەزان و جەژن و عارفە و ئێستا هەر بێک سیارەی فرۆشین 8000 نەزیایی هەیە نەکەمی هەیە. چی بە قۆڕخ کارەکانە لەوەی کە قۆرخی بازاڕەکەن ئەوە شتێکی باش نەگە هەر کەسێک تۆزەی وجدانی هەبێ زەمیری هەبێ ئەمڕۆکە لەم قەیرانە لەم باری دارایی و ئابوورینە معاش نییە بۆ خەڵکی کاسبی نییە ئیشی نییە یعنی معقول نیە خەڵک قۆرخی بازار بکە و ئەشیەکان گرانکە بۆ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە خەڵک لە مانگی ڕەمەزانی پیرۆزە خێرەکە خێراتەکە زەکات یا سەرپیترە شت بە هەدیە ئایا بە خەڵکێ دەستی فەقیر و هەژارێک لە داواکارم ئەو خەڵکانش ئاوا بکەن نەک قۆرخی بازار بکەن و ئەشیاکان گران بکەن و شت بەزیا بە خەڵک بفرۆشن لەگەڵ قۆڕخکارێکەشە بە ڕۆژوو ئەبێت تۆ ناوی ئەمانێت چی ئەوە شتێکی باش ئینسان ئەگەر خۆی بە ڕۆژوویەک ناتوانێت لەوە بۆ گێڕێتە بێت چی سوودێکی هەبێت کابرا خۆی بە مسلمان بزانێت مسلمان بێ بە ڕۆژوو بێ لەبەر خاتری خوا ئەبێ لەبەر خاتری خوا شتەکانی بارزان بفرۆشە ئەگەر جاری کەش بە گران بفرۆشە لە مانگی ڕەمەزانە بارزانتر بیفرۆشێ بە خەڵکو لەبەر هەموو کەسێک بتوانێت پۆشاک بکڕێ بۆ مناڵەکەی بۆ ژنەکەی بۆ خێزانەکەی بۆ مانگی ڕەمەزان و جژنی پیرۆزە. تا چەند هەوڵتان داوە نرخەکان داشکاندنی بۆ بکەن لەبەر خاتری مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەر خاتری خوا ئاگاتان لە حاڵی هاوڵاتی بێت چون خۆرزانی پارەی پێ نییە سەکە زۆر جوانە بەس بڕوان پێ بکە شتەکە بە ئام گران ئەبێت دەسڵاتی کەسی تیانە ئەجنە هەموو کەسی حەسی بارزانیە سەدە جاری ئەگەر 4 کیلۆ فرۆشی لەوێ ئەگەر دوێ 4 کیلۆ فرۆشی 10 کیلۆ فرۆشی ئەگەر ئەرزانتر بوانە ئیتر شتەکان لە دەستی کەسانی بەس ئینشەڵڵا پشت بە خوارزانە بێت هەوڵتان داوە لانی کەمە گەشتێکی کەمیش بێت بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزان و داشکاندن بکەن پشت بەخوای گەورەی ئینشەڵڵا ئارە وەڵای سێمە قیمار بە 10000مان ناو گۆشتی کرد لێ و پەراس و شتە هەر بە 10000 دیلار زیامان نەکردو باشە ئەیچی بەو کەسانەڵێ کە قۆرخی بازاڕەکەن لە ڕەمەزانە وڵای بێ ئینسان بەزەی بە فەقیر وەژارە بێتەوە خۆمانم کوڕە فەقیری ئارە وەڵا سێمە کرەکانی لێرە ئەبێ ئینسان هەر بەزەی بە فەقیرا بێتەوە خۆمان لە کۆمەڵگەیەکی فەقیران ئەوش حاڵی خەڵکەکەی زۆر کەسەیە قۆرخی بازاڕەکە و لەگەڵەوەشە بە ڕۆژوو ئەبێت و خۆی بە خوانازەیە لە قەڵم ئایا خواناسی و ڕۆژوگرتن لەگەڵ گرانفرۆشیەکە گرێتەوە ناوەڕێک ناگرێتەوە ئینسانە بێ وجدانی بێت کە لێرایەتە دەرەوە کەسابە دەێ وجدانی خۆی مرتاحکە پێ دوایە ئەگەر گرانفرۆشیەک ئەگەر ڕۆژوگرتنی گرانفرۆشی لەگەڵا بێ ئەو ڕۆژە سوودی هەیە حد ئینسان بە ئیسراحەت ناشخەوێت ئەگەر دەرونی خۆی مرتاح نەکات ئاگاتان لە خەڵک بێ وجدان تا بخەنە کار لەبەوە شت گران دەکەن کەسبکارەکانی ناو بازار ئەوانەیە کە شت ئەفرۆشن ڕۆژوان حەزی لەکە بە سعرێ بیفرۆشن کە بگونجێت لەگە بازاڕە. ئەوەنە کۆرخی هەلەکەن ئەوانە کەسانێکن وجدانیان زیندوو نییە وجدانیان مردووە جار کەسێ وجدانی مردوو بوو ئیمانیشی کەسە نرخەکانی ئەمبە بە 3 بوو کردومانە بەدونی و خۆماڵی بە 4 بوو کردومانە بە 3 نرخی شمەکانی دابەزاندووە ڕەمەزان و جەژن و عارفە و ئێستا هەر بێک سیارەی فرۆشین ئینسانە بێ وجدانی بێت کە لێرایەتە دەرەوە کەسابە دەێ وجدانی خۆی مرتاحکە ئەگەر ڕۆژوو بگرێ ئەبێ بازار خۆڕەغنەکە وەڵی شت زۆر گرانە و حکومەتیش محاسبەی یەک شت ناکات کرێ دوکانەکەم جارە بۆ دەرنهاتوە لەبەر ئەوەی وەسعی خەڵک باش نییە ئەبێ هەمومان چامان لە یەکترەوە بێ هەم بە کرێکارەوە هەم بە مۆزەفەوە هەم بە دوکانارەوە ئەگەر چامان لە یەکتر نەبێ حکومەت چاوی لە کەس نییە ئەمڕۆ تا چەند هەوڵتان داوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە نرخەکان داشکاندنی بۆ بکەن زیادەی نەخەنە سەر بۆی ئاگاتە لە حاڵی میلەت بێ نرخەکان بەدەست ئێمە نییە برای بەڕێزم بەدەست بازارڕە بازار ڕیسەت ئیمڕۆ مریشک ئێمە ڕۆژانە و مریشکە دوونیمان پێدا وەڵی ئیمڕۆ 200مان پیاوە 200مان پیاوەمانە بە سیانی کیلۆی 300 دینار خێرەقەی نەسەری مریشکی 1000 ناری پاکرد نەسێنی ئیتی ئانی تاوانی ئێمە نییە ئێوە لە وەکو خۆتان کەمترین خێری بخەنە سەر بۆی کە هاوکاری میلەت و چکە میلەت پارەی پێ نییە بێگومانە وەڵی بە گوێرەی پێویستا دێمەش هەوڵە دەینی شەڵا ئەگەر بازارڕەکە بزین ئەگەر بازار
بەکەم بۆمان بێ بەکەمی فرۆشین بە زیایی بۆمان بێ خۆ ئێمە شاگردە و کرێت وکانە و ئارە وەڵام بۆ کەسانە کە قۆرخی بازاڕێک وەڵایی باش نییە ئارە وەڵا جا خۆ ئێمە گشتمان خۆمان مسلمانە زانین خۆم ئیشی مسلمانیە بازار خۆڕەکە ئەگەر خەڵک بازار قۆڕەکە پێ دوایە ئەو ڕۆژ و گرتن و عیبادەتیان سوودێکی وای هەبێ وەڵاهی ئەبێ ئەگەر ڕۆژ و بگرێ ئەبێ بازار خۆڕەق نەکا هەر خۆی بەخۆی ئەبێ وجدانی خۆی ئیسراحەت پێ بە تا چەند هەوڵتان داوە ئەم شتانەی کە خەڵک پێویستەتی لە ڕەمەزانە نرخەکان داشکاندنی وە بکەن لەبەر خاتری خوا لەبەر خاتری مانگی ڕەمەزان بۆی کە باری سەرشانی خەڵک ئاسان و سوو بکەن چگم حکومە داگای لە میلەت نییە و بە زیان میلەت هەنایەتەوە ئێمە چۆن خۆمان هاوکاری یەکتری بکەین بە زیان بە یەکتریا بێتەوە بازە فەرمی وەڵی خۆی سیعرەکان سابتن ئەتر بەپێی ڕۆژە بەپێی کاتە یان ێستا تۆ سیعرەکە ناتوانانی تهدید کەیت کابرای جوملە چی یا بە تۆ توانی هەزار ناخێری خەیتە سەر یا پێنسەی خێر خەیتە سەر هەرم ناتوانین هەوڵتان ناوە لەگەڵ جوملەچەکانە قسە بکەن قەنەعەتیان پێبێنن کە لە مانگی ڕەمەزانە ئەوەنی داشکاندن بکەن شتەکە زۆر بێت پێویست بە قسەکردن ناکە شتەکە گە زۆر بێ خۆی بازارەکە چونکە ئازادە منافەسەیتایە تۆ ناتوانانی بە سیعری زاشت بفرۆشی بەڵام خەڵک لەی ئەوە کاڵێ هەندێک شمەگەیە دوکاندارەکە جوملەچەکە 6 مانگ پێشەوە هێناوێتی بەڵام لە ڕەمەزانە زیادەیە خارەسەر خۆ بە نرخی گران نەیکڕیوە ئەگەر زیادەشی خاتە سەر ناتوان خۆی بازارەکە حکومەکە ئێگە ئێستا بازارەکە حکومەکە ئێستا بۆ فاسۆلیامان هەیە بە 2 هەشمان بە 2 نیو بەڵام حکومەکە چۆنە تۆ زیایکەیت و ئەو زیاکە ئەو زیاکەمە حکومەکەیە ناتوانین لەم بازاڕی ئێمەیە ئەوە ناکرێت عنی بە حەقە دەتوانین خۆتان سێری شتەکان بکەن ناتوانیەوە بکەیت چکە لەبەری منافەسەیتایە بەڕێزم چۆنێ شتێک کڕیوە تا چەند هەستەکەی دوکاندارەکان بازرگانەکان قۆرخی بازاران کرۆ شمەکیان گران کردووە وڵی شت زۆر گرانە و حکومەتیش محاسبەی یەک شت ناکە لەبەرەوەی استقلالی وەزعەکەیان کردووە و تۆزیان نیومەعاشیان ناوەیتر بەهۆی ئەوە خەڵکیش لەبەر ڕەمەزانەکە ڕێزی ڕەمەزانەگرێ ئەژینە بەخوا وەکو شت هەر وەک خۆیەتی شتیان زۆر گران کردووە باشە میلەتە ینی نیم و چێوەرگرتووە بۆ خێرای خێرا سەرفی ئەکات خۆی ئەو کارێ نییە بۆ دروستبوونی قەیرانەکە خەڵک چی بکە ئەی خەڵک بەزبوورە لەبەر خاتری ڕەمەزان چێ شت کڕێ و خۆی ئامادەکە بۆ مانگی ڕەمەزانی پێویست بۆ کەسانەڵە کە قۆرخی بازاڕەکەن وڵی تر خۆی گەورە ئینتیقامیان لێ بسەنێ و هەرەوەنە ئەژی ناوانە ویژدانیان نییە گە ویژدانیان نەبێ وا لەو خەڵکە ناکەن باشە قوربانگیان گۆشت بە چەندە پارستەبای ئینشەڵا تا چەند هەوڵتان داوە نرخەکان بە پێی توانای خۆتان دای بەزێنن بەپێیتوانە قەزەکە چییە قەزەکە ڕستقاکە گران نێمەش مەجبورین لەسەری شانزەیە بفرۆشین لەوە زیاتر بۆشمان دەست نایە هەوڵتان نەداوە چۆن هەوڵمانەوە بەپێی توانە بەس کەس نییە گۆشمان بۆ دابینکە و ڕستقیش نییە ئێمەش گۆشمان بۆ دابین ناتوانین بەپێی توانە یارمەتی هەوڵاتی بین مەسەلەن نرخەکان زیاتر نەکە هەوکو خۆی بیهێڵنەوە لە ڕەمەزانە شانزەشتمان دۆ شانزەش بۆ پێشتریش بۆ کەسانە کە قۆرخی بازاڕەکەن لە ڕەمەزانە وەڵی چیان پێێنێ وڵای ئەوەی کە قۆرخی بازارکە یعنی نمەک بە حرامە بێت و غەدر لە خەڵکەکات و قەزەکە ئەو شتانەیە ئێوە تا چەند هەوڵتان داوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە نرخەکان داشکاندنی بۆ بکەن بۆی کە خەڵک بتوانێت پێدەویستەکانی ژیانی بکرێت تا چەند ئاسانکاری بۆ خەڵکەن حکومەت ئاگای لە خەڵک نییە ئێمە چۆن هەوڵ بن خۆمان ئاگامان لە یەکتری بێ وڵای ترەوەکە سەر زەمیری ئەو کاسبکارە ئەو دوکاناری کە شتەکە ئەفرۆشە ئەو بە بڵێن بە سعرێک بیکڕە بە شتێک خێری خاتە سەر بیفرۆشە لەبەر هەوڵاتیان زیاد نەکەوێت لەسەرە هەتە پارچەی 1000 2000 ئەوە باشە چی بۆ کەسانەڵی کە قۆرخی بازاڕەکەن بازارەکان قۆرخەکەن زیادی خەنە سەر زۆر جا دەبیستین دەبینین لە مایەکەی زیاتر خێری خێرە سەر وڵا ئەوە شتێکی بێویژدانیە ئەنێ بێ خۆی ئینسانی ویژدانی خۆی مرتاحکات تۆ ئەمڕۆ خەڵک بێموچەیە خەڵک ئیشی نییە خەڵک بەڕاستی وەزعی زۆر خراپە جاگەر ئێمەش هەل زیادی خێنە سەرەوە نابێ بەڵ بە حەدی خۆی تفە پارچەی 1000 1500 تاوەخوا نێبڕێ پێ دوایە ئەوانەی کە قۆرەخکاری ئەکەن ڕۆژ و نوێژەکان سوودێکی ئەو تۆی هەبێ ئایا پەیامی ڕەمەزان و دینداری ئەمەیە وڵی پەیامی ڕەمەزان دینداری ئەوە نییە پەیامی ئەوە ئێمە لەم مزرۆفەیە هاوکاری یەکتر بکەین چاومان لە یەکترەوە بێ هەمووان ئەگەر چاومان لە یەکتر نەبێت لە مزرۆفای ئەمە فەوتین چونکە وەزعی خەڵک زۆر خراپ بە هەر مەکاسم خۆم دوکانم وەزعم خراپ بووە لە کەسابەتە کرێ دوکانەکەم جارە بۆ دەرنهاتوە لەبەرەوەی وەزعی خەڵک باش نییە ئەبێ هەمومان چاومان لە یەکترەوە بێ هەم بە کرێکارەوە هەم بە مۆزەفەوە هەم بە دوکانارەوە ئەگەر چاومان لە یەکتر نەبێ حکومەت چاوی لە کەس نییە ئەمڕۆ ڕۆژەکە سوودێکی وای نەبێ بەو شێوەیە نابێنەوە ئەگە تۆ زەمیری خۆم مرتاح نەکەی لەم کاسبیە و پارچەیە 10000 چێتە سەر 5000 نەوەڵا ڕۆژوو نەگری باشتر ئەی گۆڕانکاری هاتووە بەسەر سیعرەکانە بە تایبەتە ماوەی پێشوە سیعر دابەزی و بە هۆی نەمانی موچە بۆ کارمەندان و کەمبوونەوەی پارە لە بازارە بەڵام ئەبین کە چین بەرەو ڕەمەزان
وازا موچەیەکی ژراوە لەم نزیکانە ئەوە تا بازار بەرز بووەتەوە سیعرەکان گران بوون. ئەگەر ئێمە خۆمان ڕەحم بە یەکتری نەکەین کێ ڕەحمان پێ بکە؟ وەڵاهی تر خوای گەورە ڕەحم ڕاحیمین بووە ئینشەڵا ڕەحممان پێ بکە بە زیوادار ئێمە خۆمان ڕەحم بە خۆمان بکەین چونکە ئەگەر ئێمە پشتی یەکتر نەگی هیچ کەس نییە پشتمان بگرێ بەڕاستی دڵسۆزمانی ئەگەر خۆشمان دڵسۆزی خۆمان نەبین چیمان بەسەر دێ؟ بەڕاستی دێتر نازانم ئەوە ئەڵێ نازانم ئەگەر هەرچیە بۆن بکات ئەو خوێی بۆ بەکارێن و ئەگەر خوێەکە خۆی بۆنکە حکوومەت خۆی بۆنی کردووە بەڕاستی. چی بۆ کەسانەڵی قۆرخی بازاڕەکەن؟ وەڵاهی ئەیان دەینە دەستخوا چی بکەین؟ بەبێ ئەوەی ڕەمەزانی بە پێش ڕەمەزانیش بە خۆی بێبازاری ئێمە سەعری شتەکانمان دابەزانین. باشی بێبازاڕی خۆی هۆکارێکە بەڵام ویژدانیش نابێت بۆ بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە خەڵک هاوکاری خەڵک بکرێ. ئێمەش بۆ ئیسفادە دانیشتن ئەوەنەی کە مەجای تیابێت تۆ توانی لەوە زیاتر من چی دەکەم؟ من ناڵم زەرە بەڵام خێرەی کەمی خەنە. ئەم شتانم هەیە چیلۆ بە 14,000 ئێستایان بە 12,000 ئەوانم هەیە چیلۆ بە 12,000 ئێستایان بە 10,000. تو هەر ئەوە نەمەجای تیا شتەکانی گەزۆمان چیلۆ بە 20,000 ئێستایانمانە بە 15,000 بە 14,000. باشە چی بۆ کەسانەڵی کە قۆرخی بازاڕەکەن هەیە قۆرخی بازاڕەکە بۆ خۆداوڵەمەندکردن. ئەوە دەلات دەکاتە سەر ویژدان و ئیمانی و کەسە بۆ خۆت. پێت وایە بە ویژدان و بە ئیمان بن؟ ئەبێت پرسیار لە پاکی بڵێم چی؟ وەکو تاکیەک کەسە قۆرخی بازاڕ بکات و ناوێنەی چی؟ بە بڕای من هەموو کات ئینسان لێ قەومانە بینیمان لە نەوەتەکانە چ گرانیە بوو چ فەرتەنیە بوو چ فەوزایە بوو خەڵک بۆ چیلۆیە شت دەچوو بە ئاسمانە ئێستاکانە کەوتینە فەرەحێواسە لە نوێ خەریکە بکەینەوە تەنگانەوە ئینسانە بێ ئەو کەسانی کە تاجرنیە ئەو کەسانی کە دوکان نارن بە تایبەتیکم تاجرەکەش لەواتێت ئەوە نشتەکانی نەساغی کاتەوە ئەبێ و کەسە خۆی ویژدانی خۆی مرتاحکە. وڵا ئەو بۆ ماوەی دوو ڕۆژە لە بەرەوەی کە معاشیاندا تۆزی بازار گەشاوەتەوانەیە و خەڵکە تۆزە دڵخۆشە گیرفانی شتێکی تایە جوڵاوەتەوانێ بازار وەڵی بەڵام ئەم سێری ئەم دوکانە من ئەمەی دوکانی برادێکمە منۆکو یارمەتی دەریم جناخۆم فەرمان بەرم لەگەڵ ئەو دوکانانەی ئەولا زۆری فەرقە مهم وێ هەمومان بە یەک چاو سیرکەین و هەمومان بە یەک سعبی فڕۆشین بریا ئەوان ئاواسیادان سەردا بنایە بۆ سعرە بیان فڕۆشکایە بەزار و نرخەکان زۆری دابەزانەوە لەبەرەوەی کاکە خەڵک میلەت پارەی لە گیرفانە نیوێ هەمووشیان مەوزوع کاگەردێ بۆ ئەوە باشە زۆر کە زێ لە مانگی ڕەمەزانە ئیستیغلالی وەزعکات نرخەکان زیاد ئەکات چیت هەیە بۆیان بۆ قۆڕەخکاری بازار ئەو شتێکی جوان یعنی خۆی ئەممانی یارمەتی دەرە کاکە ئەبێ خەڵک یارمەتی ڕۆحی یارمەتی تیابێت خەڵکی هەژار هەیە خەڵکی برسی هەیە خەڵک داماوە خەڵک پارەی پێ نییە گوناحیانی بەڕاستی گوناحە نابێت ئەبێ چاوی لە خەڵک بێ ئەمە مانگی پیرۆزە ئەبێت چاو لە خەڵکەوە بێت لە هەژارەوە بێت لە داماوە بێت دەست یارمەتی بۆ درێژکەی نەک تۆ سیعر لەسەر میلەتەکە گرانکەی چی ئەو کەسانی کە قۆرخی بازاڕەکەن بێت چیان پێ بڵین جا باشە ئەوانە عەرەب قسەیەکی جوانی هەیە ئەڵێ دەست مەخەبینە قاقامەوانێ نانە قوتم لێمە بڕە بەڵام بەرە بمکوژە ئەڵێ قوتم لێمە بڕە بمکوژە بمکوژی باشتر لەوەی کە تۆ نانم نەیەبی خۆم منی شەر خۆمنی مناڵم دروست کردووە ژیانیانەوێ شیانیانەوێ ئەم خۆرنانەی ئێوە لە ڕەمەزانە زۆر سەرفێت و خەڵک زۆر حەزیلەتی تا چەند هەوڵتان داوە هاوکاری خەڵک بن بۆی کە لە مانگی ڕەمەزانە خەڵک بتوانێت شیرینیەک بکرێ بە دڵی خۆی تا چەند هەوڵتان داوە نرخەکان دابەزێنن لەگەڵ ژیانی خەڵکە بیگونجن خۆ دەزانێت قەیرانی دارە یا پارە نییە وڵی تا حدێت هەوڵێن بەزی تر ئەوە لە دەستیمان نیە کارگەیە زیاتر معمەلەکانە زیاترە بێوان هاوکاری ئەمە بکەن چونکە ئەو لێو دانا بەزێمە ناتوانین دابەزێنین بە پێی ژێمە هاوکاریانەکەین هەوڵتان نەداوە قسە لەگەڵ معمەلەکانە بکەن قەناعەتیان پێبێنن کە ئەوان نرخ دابەزێنن وڵی هەوڵمان ناوە بەزیتر بە پێیوانش بە پێی مەجال توانن دایبەزێنن بە پێی مەجالیش ئەوان ژیا هاوکاریە ماکەن ئێمە ژاوکاریوانەکەین بەپێی مەجال بۆ کەسانەڵی کە قۆرخی بازاڕەکە کە شت لەسەر خەڵک گرانەکە بەتایبەت لە ڕەمەزانە وڵای شتێکی باش نییە ینی شتێکی باش نییە بەلای منەوە حەق نییە وا بکەن بەڕاستی چونکە ڕەمەزانە بۆە شت دابەزایە گران بووە چونکە شتمانێکی پیرۆزە ئەوە شتەکان دابەزایە نەک گران بێت. ئاگاتان لە خەڵک بێ ویژدانتان بخەنەکار لەبەوە شت گران دەکەن
کەسبکارەکانی ناو بازاڕەوانەی کە شت ئەفرۆشن و ڕۆژوان حەزی لەکە بە سعرێ بیفرۆشن کە بگونجێت لەگە بازاڕە. ئەوەنە کۆرخی هەلەکەن ئەوانە کەسانێکن وجدانیان زیندوو نییە وجدانیان مردووە جار کەسی وجدانی مردوو بوو ئیمانیشی کەزە نرخەکانی ئەمبە بە سێ بوو کردومانە بە دوونی و خۆماڵی بە چوار بوو کردومانە بە سێ نرخی شمەکانی دابەزاندووە ڕەمەزان و جەژن و عارفە و ێستا هەر بێک ساڵی پرۆژن ئینسانە بێ وجدانی بێت کە لێرە دەرەوە کەسابە دێ وجدانی خۆی مرتاحکە. ئەگەر ڕۆژوو بگرێ ئەبێ بازار خۆڕەغنەکە وڵی شت زۆر گرانە و حکومەتیش محاسبەی یەک شت ناکە کرێ دوکانەکەم جارە بۆ دەرنهاتوە لەبەرەوەی وەسعی خەڵک باش نییە ئەبێ هەمومان چامان لەکترەوە بێ هەم بە کرێکارەوە هەم بە مۆزەفەوە هەم بە دوکانارەوە ئەگەر چامان لەکتر نەبێ حکومەت چاوی لە کەس نیە ئەمڕۆ بۆ کەساناڵی کە قۆرخی بازار ئەکەن خۆ دەزانیت لە زۆربەی زۆری دینەکانە دینی مەسیحی دینی جوولەکە دینە بوزیەکان هەندیەکان کاتێک کە بۆنەیەکی ئاینی دێتە پێشەوە هاوکاری هاوڵاتی خۆیان ئەبن لەبەر خاتری بۆنەکان لەبەر خاتری دینەکان لەبەر خاتری ئەو پامەی کە هەیەە بەڵام بە پێچوانە لاو کۆمەلگەی موسڵمانانە قۆرخی بازار ئەکرێت چی بەو کەسانەڵی کە قۆرخی بازارەکەن وڵای ئەو حەدیسی بێ مستەزم کە ئەفەرمێ لا یحتەکیڕ ئیلا الخاتی تاوانبار و ئینسانی خراپ شت هەڵئەگرێ بۆ کاتی گرانی و خۆرخی بازارڕەکە من هەر ئەوان پێڵێم ئەوان پێڵم کە خۆرخی بازار ناگەن بە تایبەتی لەم ماڵە مبارەکە کە دەی تۆ ئەفەرمی مەسیحیەکان لە وڵاتانە بە بۆنەی یادی لە دایکبوونی ئیسا بۆنەی جەژنەکانیان شتدا ئابەزێنن بەڵام ئێمە گوناحە لە مانگە مبارەکە لەم ڕزعاکە خەڵک بێ موچەیە خەڵک بێ بازارە خەڵک شت بەرزکەینەوە هیوادارم خەڵک شت بەرز نکاتەوە احتیکار نەکەن و شت دابەزێنن خەوانەشی کە زۆربیان سعر گرانەکەن بە ڕۆژوش ئەبن پێ دوایە پەیامی ڕۆژوگرتن ئەمە بێ پەیامی ڕۆژوگرتن ئەگەر نەو گێڕێتەوە لە خراپە هەر تینوێتی و برسێتی بۆ یاڵێتەوە هیچ ئیسفادەیەکی نییە بەڵام ئەبێ هەموو ئینسان هەموو لاشەیە بە ڕۆژی بێ نەک هەر ئەو خۆی تین و کات و خۆی برسی کات هیچ هیلاکی بۆ مێنێتەوە بەڕێی من هەموو هاوڵاتیان داواکارن کە بازرگانەکان و فرۆشارەکان باری سەرشانی خەڵک قورس نەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەروەکو چۆن حکومەت باری سەرشانی خەڵکی قورس کردووە داواکارن بازرگانەکان و فرۆشارەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نرخەکان دابشکێنن خۆ ئەگەر داشان نشکاند نرخەکان لە نرخی خۆی زیاتر نەکەن بۆ ئەوەی چیتر هێندە باری سەرشانی هاوڵاتی قورس نەبێت و بتوانێت پێداویستەکانی ژیانی خۆی دابین کات پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ